ئەبێ هەر یەکەمان کە چووینە ماڵەوە بزانین ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەی هێنا چییە؟ ئەوەی پێغەمبەری خوا ئەمری بە ئێمە کرد چییە؟ ئێمە ئەبی چۆن بین لەگەڵ پێغەمبەری خوایە؟ خوای گەورە فەرمی یا ئەیوها الذین ئامنوا کونوا ڕەبانیین، ئێوە پیاوی خوا بن. پیاوی چێ بن؟ ئێوە بمن بە پیاوی خوا. چۆن بین بە پیاوی خوا؟ ئەبێ قودوەیە هەڵبژێرین لە ژیانە بۆ ئەوەی کە چاوی لێ بکەین هەتاوەکو ببین بە پیاوی خوا. خوای گەورە فەرمێ قل ئین کنتم تحبون الله، ئەی محەممەد بە شوێن کەوتوەکانت بڵێ بە موسڵمانەکان بفەرموو ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ چی بکەن؟ ئەدەی یادی کەنەوە؟ نەخێر. شوێنی خواکەون؟ نەخێر. چی بکەن؟ فاتبعوني يحببكم الله. ئێوە شوێن من کەون تا خوای گەورە خۆشی بێن. الله ئەکبەر لەم عەزەمەتە. واتە ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ ئیدعاکەن کە خواتان خۆشەوێ شوێن پێغەمبەری خوا بکەون ئەگەر خواتان خۆشەوێ. کەواتە ئێوە ئەبێ هەموو ڕۆژ و هەموو ساتێکتان محەممەدی بن صلی الله علیه وسلم. واتە محەممەد تەنها نابێ ناوێ بێ. چۆن خەڵک ئەمڕۆ ناوی یەزیدیە، چۆن ئەمڕۆ خەڵک ناوی مەسیحیە، خەڵکی ئێمەش ئەبێ ناوی محەممەدی بێ صلی الله علیه وسلم. محەممەدی بێ لە چییە؟ محەممەدی بێ لە ئاکاریە، لە ئەخلاقیە، لە ڕەفتاریە، لە بیرکردنەوەیە، لە قەراراتیە، لە دەنگدانیە، لە کاسبیە، لە ماڵیە، لە پەروەردەیە، لە ئیشکردنیە، لە هەموو هەڵوێستەکان و لە حکم و لە شەریعەت و لە مەحکەمەیە ئەبێ ڕەبانی بێ و ئەبێ محەممەدی بێ صلی الله علیه وسلم. واتە هەر شتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکرد دەبێ. واتە لە ماڵەکەی خۆیان دانیشێ بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دانیشتووە لەگەڵ خێزانەکانیە، چۆن کە گەڕاوەتەوە خێزانەکانی ماچ کردووە، چۆن ڕووی خۆشی هەبووە لەگەڵ خێزانەکانیە، چۆن دەستی هێناوە بەسەر مناڵەکانیە، چۆن ناوچەوانی فاتیمەی ماچ کردووە، چۆن بە سۆز بووە، چۆن عادل بووە، چۆن گەورە بووە، چۆن باوکێک بووە، چۆن مێردێ بووە، چۆن برایە بووە، چۆن خوشکێ بووە، چۆن کوڕێ بووە. ئەبێ لە ماڵەکەی خۆیە ئاوا بیرکاتەوە. واتە هەر یەکەمان لە ماڵی خۆمانە کە ئێستاکە نەچووینەوە لە یادی پێغەمبەری خوا بووین صلی الله علیه وسلم. بەڵام سەیرەکەین تەلەڤیزۆنەکەمان لەسەر حەڵقەیەکە کە هیچ شتێکی بە عورف و کولتوری کوردەواری ناخوا. بڵێ کوڕم ئەم کەناڵە، ئەم سیستمە، ئەم بەرنامەیە، ئەم حەڵقەیە چەند بە پەیڕە و پرۆگرام و بەرنامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. واتە تەنها شیعارەکە شەرت نییە. ئەم مۆسیقایە چەند لەگەڵ بەرنامی پێغەمبەری خوایە ئەگونجێ صلی الله علیه وسلم. ئەم ڕوت و قوتی و سفوریە چەند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی رازیە. ئەم عەرە خواردنەوەیە، ئەم سوو خواردنە چەند لەگەڵ گیانی پێغەمبەری خوایە ئەگونجێ صلی الله علیه وسلم. نابێت ئەبێ خۆشەویستەکانمان لە ماڵی خۆمانە و محەممەدی بین. ئەبێ کە هاتینە ناو گەڕەک و سەربان و ماڵ و دوکانەوە کاسیبەکانمان وەکو پێغەمبەری خوا وابێ صلی الله علیه وسلم، وەکو سەحابە وابێ. ژیانمان، بازارمان، دوکانمان، حەڵاڵیمان، ڕازگۆییمان، هەرزانجانیمان، تێکەڵی ژن و پیاومان ئەبێت وەکو سەحابەکانی پێغەمبەری خوا وابێ صلی الله علیه وسلم. ئەبێ بەم ئاراستەیە بەم شێوەیە بیرکەینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکان ئەڵقەیەک لە دەستی سەحابەیەکە ئابینێ، ئەڵقەیەکی ئاڵتوونە کە زۆر لە پیاوەکانمان نەک ئەیکەنە دەستیان ئەمڕۆ ئەیکەنە ملیشیان، شانازیشی پێوەکەن و پێشیان تەبیعیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵقەکە دەرێنێ و فڕێدا. ئەڵقەیەکی ئاڵتوون چەند بەرەخ بووە بۆ ئەو کاتە ئەڵقەکە فڕێدا. سەحابەکە زانێ ئەم ئەڵقەیە بۆ پیاو نابێ چکە ئاڵتوونە. دوای کە پێغەمبەری خوا هەڵەسێ ئەڵقەیەکی ئاڵتوون لەو ناوەیە کەوتووە، سەحابەکان بۆیە هێننەوە ئەڵێن مەیکەرە دەست بەس ئیسفادی لێ بکە بۆ خۆ، بڕۆ بیفرۆشە بیکە بە شتێکی تر. فەرمێ قەسەم بەخوا ئاڵتوونێ هەڵناگرمەوە کە پێغەمبەری خوا فڕی داوە لە دەستمە.
سبحان الله کە پێغەمبەری خوا دەستمی کردوێتەوە تازە بەهیچ شێ ئیسفادەی لێ ناکەم نایەتەوە گیرفانی من سەحابە ئاوا بیری لە پێغەمبەری خوا کردەوە صلی الله علیه وسلم هەموو ژیانیان لەگەڵ پێغەمبەری خوایە بوو هەموو حەیاتیان هەموو بیرکردنەوەیان ئەوەیە جارێکیان سەحابەیەکی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتاقەتە بێ زەعیفە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ فەرمێ بوا زەعیف بووی بوا بێتاقەت بوویت تەسەورەکەم بێتاقەتەکەی چی بێ زەرەری کردووە دیارە تەسەورەکەن ئەم سەحابەیە حەزی لە کچێکە و بۆی نابێ لە فەیسبووکەکە یا بلۆکی کردو و جوابی نایەتەوە نا ئەمە گەنجێکە و حەزەکە بگاتە ئەوروپا بەڵام هەر چنێکە لێ یا تویەتەوە ماروپەیشەکە و ئەیجێڕنەوە و دەستی لە ئەوروپا ژیر نابێ نا بە تەمای دەرەجەیەکی بەرزە لە شەشا بێنێ و دەرەجەکەی بەداخەوە بۆ نەهاتووە ئەم سەحابەیە خەفەتە خوا بیرەکاتەوە کو ئێمە چۆن بیرەکەینەوە خەفەتە خۆین لی گەڕێ ئەم سەحابەیە ناو نانێکی گەرما یعنی هەموو غەم هەموو ژیان ئەبێ بەوەی کە ئەمڕۆ چەند کیلۆ دابەزیوم چەندێ ڕیازەم کردووە چەندێ کالۆریم دابەزانووە ئەمە هۆکاری زەعیفبوونەکانی ئێمەیە ئەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر چی زەعیفە بوون هۆکارێکی تریان هەبوو بۆیە ئەبێت ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا لە ناومانە بێ وەکو ئەوەی پێغەمبەری خوا ئێستا لە ناومانە ئاژی سبحان الله ئەو نزیک بێ لێمانەوە وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله چۆن کوفرەکەن بەخوا کە پێغەمبەر لە ناوتان ئاژی الله ئەکبەر پێغەمبەری خوا بە بەرنامەکەی بە حەدیسەکانی بە سیرە زێڕینەکەی بە ئەخلاقی بە ئاکاری بە مامۆسایەتی لە ناوتان ئاژی چێ ئەتوانێت دەرز و عیبرەتی لێ وەرگرێ ئەوە یادی پێغەمبەری خوای بە فعلی کردوێتەوە ئەوە فعلەن دوانزە لەسەر دوانزەی هێناوە ژیانی بۆ هەمووی بۆ پێغەمبەری خوا تەرخان بۆ صلی الله علیه وسلم واتە ژیانی لەگەڵ ژیانی پێغەمبەری خوا ئاوێتە بووە ناتوانێت بە لەحزە چۆن کە چاوی کردەوە ئەو ڕووناکی ئابینێ کە چاوی کردەوە نوری جوانی دەم و چاوی مانگی پێغەمبەری خوا ببینێ صلی الله علیه وسلم کە سەحابەکان فەرمێ شەوێکیان پێغەمبەری خوان بینی حولەیەکی لەبەرابوو عبایەکی سووری لە بەرابوو یان کراسێکی سووری لە بەرابوو مانگە شەو بوو سەیری دەموچایی پێغەمبەری خوامە کرد و سەیری مانگمە کرد قەسەم بەخوا دەموچایی پێغەمبەری خوا لە مانگەکە جوانتر بوو واتە ئەم نورە بەردەوام لەبەر چاو تابێ چاوت لە یەک لەحزەیە لە یەک سانیەیە 20 دانە وێنە نەقڵەکە 20 دانە وێنە ئەبینێ لە یەک سانیەیە چاوت لە یەک لەحزەیە ملیۆنێک و 500 دانە مێسیجی بۆچێ چاوت بەس لە ناو چاوتە ئیستیعلاماتی بینین لە شەو و ڕۆژە دوانزەی شەو و دوانزەی ڕۆژ 150 ملیۆن مستەقبیلی ڕووناکی هەیە کە هەمووی ئەبێ نوری و ڕووناکی پێغەمبەری خوا وەرگێ صلی الله علیه وسلم چونکە خوای گەورە پێغەمبەری خوا بە چی ناوە بە بە نور ناوە بە يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا يعني أي محمد أو خوريد نعم أي محمد تو مانگیشی یعنی چۆن خۆر خۆیە سووتێنێ بۆ ئەوەی کە دنیا ڕۆشن کاتەوە تۆ لە هەمان کاتە مانگیشی کە لە خۆتەوە قسە ناکەی ڕووناکی وەحی خۆرە وەرەگریت و پەخشێکیتەوە بۆ خەڵکی لە شەوە لە شەوی تاریکە کەواتە تۆ بە هەردوو معناکە خۆر و مانگیشی بۆیە مامۆستا فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت چی؟ فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها یعنی پێغەمبەری خوا هەردووکیانە وەکو ڕۆژ ئەو مەها یعنی ئەو مانگە
لەو دوورە دەرکەوت لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێو ددانەم دی بەجارێ لەبەر چاوم هەموو لەعل و گوهەورکەوت وەنەوزێکم شەوێدا گەیمە سەرم و وتی هەستە هەتاو دوا لەسەرکەوت لەکوێ یارەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت دڵم وەک شێری شوعلەی بێشەگرتوو لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت ماسا مەحبیە فەرمێ ماسا نالیە فەرمێ دڵم وەکو ئەوەی شێرێک لە بێشەیەکا بێ و شوعلە گرتی بێتی گرتی بێتی لە بێستانەکە دەرەپەڕێ فەرمێ دڵم لە خۆشەویستی پێغەمبەری خوا ئاوا لە ناو سنگم هاتە دەرەوە صلی الله عليه وسلم الله ئەکبەر واتە ئەم چاوەی ئێمە ئەو ڕووناکی و شعلەیە ببینێ کە لە ڕۆژ و مانگەوە بۆمان پەخشە بێتەوە جارێکی تر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وامان لێ بکات ئەم چاوەمان ئەم واری کە من و تۆی بینین لەوانەیە دوو چێبڵی بەناوە تێپەڕی بێت تەنها دوو وایر تەنها ئەو پەڕی سێ وایر لە چاوتەوە کە ئەچێ بۆ مێشک 500,000 وایر لە شەبەکەی چاوە چێ بۆ مێشک بۆ ئەوەی کە 7 ملیۆن ڕەنگ نەقڵکا بۆ مێشکت چەند؟ واتە چاوی ئینسان توانای ناسینەوەی 7 ملیۆن ڕەنگی هەیە لا إله إلا الله کە شەبەکەی چاو کە کابراڵێن شەبەکیەکەی تووشی نەخۆشی بووە دەچینە هەر چینە و ئیشی خۆیەکە یەک چینیان ئیش نەکا چاو نابینێ و چۆرە بی نوری خوا و پێغەمبەرەکەی نابینی صلی الله عليه وسلم بە معنای طبیەکەی هەر هەمووی لە 0.4 میلیمێکا جێی بۆتەوە لە 0.4 میلیمێکە کە ئەشێ ئەم ڕووناکیە بۆ پشتی چاو لە یەک لەسەر 20 سانیەیەکە ئەم ڕسمانی هەموو جەنابتان لێ مێشکی منە ئەبێ بەڕسم و هەمووتان بە یەک جار ئاوا ئەبینم کە ئەم چاوەش سەرایەوە و خوای گەورە لێی سەنیتەوە بە هیچ شتێکی تر پڕ نابێتەوە بۆیە پیرەکانمان کاتی خۆی خۆیان لێ ڕازی بێ بە پێغەمبەری خۆیانەوە چی پیانەوە چی حاجەکان پیانەوە چی پێغەمبەری خوا پیانەوە بیلبیلەی چاوان بیلبیلەی چاوان یعنی ئەو نە پێغەمبەری خوان یعنی ئەو عەدەسەیە و ئەو کونە بوو کە ڕووناکی لێوا چۆ ژوورەوە یعنی دایمە پێغەمبەری خوان لەبەر چاو بوو ئەگەر دیقەتیش بن لە کاتی بانگە کە ئەگاتە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوول الله پیرەکان چی یەکەن چێزانە چی یەکەن هەردوو پەنجە ئاوا دەمخۆش ماچێکەن و ئاوایە خەنە سەر چاویان سبحان الله ئەم پیرانەی ئێمە چەندی پێغەمبەری خۆیان خۆشویستوە صلی الله عليه وسلم واتە ئەبێ ئەم خۆشەویستیە بگەڕێتەوە بە دڵ و بە گیان ئەبێ ئەم ناوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە سەر بینایی چاوان ئەبێ ناوی محەممەد صلی الله عليه وسلم کە هاو بێتە ناو دڵەکانەوە دڵ 4 شەمبەرە 4 ژوورە لە یەکەم ژووری نووسراوە میم لە دووەمی نووسراوە حا لە سێیەمی نووسراوە میم لە چوارەمی نووسراوە دال یعنی چی؟ یعنی محەممەد یعنی دڵت پڕە لە زاخاوی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەچی عیب و شوورەی باسی مانگێکم بۆ بکەی بڵێ وەڵا یادی پێغەمبەری خوای تیاکەمەوە صلی الله عليه وسلم تۆ دڵ و چاوت پڕە لە نووری پێغەمبەری خوا پڕە لە خۆشەویستی پێغەمبەری خوا قەولت داوە خۆت منداڵت خێزانت لەسەر بەرنامە و لەسەر پەروەردەی محەممەد بکەی صلی الله عليه وسلم تازە بە عیبە بگەڕێیتەوە بۆ ئەو خاڵە تازە نابێ جارێکی تر بی لەو خاڵەکەیتەوە ئەگەر بیرمان لێ کردەوە لە ئەخیرا ئەڵێم با بە شێوەیە یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله عليه وسلم مڕەم وایە یادی پێغەمبەری خوا بگۆڕین وەکو چۆن سەحابەکان یادیان نەکردوێتەوە ئێمە یادەکە بگۆڕین بە تەواوەتی چۆن یادێک هەیە یادی عەکسیە ڕێک بە پێچەوانەوەیە چۆن ئەڵێن ئەمڕۆ یادی بەکارنهێنانی مۆبایڵە
یاڵا ڕەحمەتی خواتان لەبێ هەرێکە لای خۆی مۆبایڵەکەی داخە قفڵی کەم 24 ساعت مۆبایڵ نییە کەس نابێ مۆبایڵ بەکاربێنێ نەک دژایەتیشە بە کاتی مۆبایڵەکەین ئەمانەوێ یەک ڕۆژ لە ژیانمانە لە ساڵەکەیە بەبێ مۆبایڵ بژین وەختە گەزانی شەو کێسێکە و تێکەوڵە زۆریشە بۆ مۆبایڵ و بەس عیبیشە تازە وەعدیا و بەکاری نێنی خوای چی بکەم دیخوای ڕۆژ بێتەوە 24 ساعتەکە تێپەڕێ کۆمەڵێ مەسیج و کۆمەڵێ نامە و کۆمەڵێ ئیشی زەرورم هەیە هەتاوەکو بتوانم مۆبایڵەکەم بەکاربێنم ئەمڕۆ ناوەنین ڕۆژی بەکارنەهێنانی سیارە یەک کەس نابێت سیارە و دوو کەڵکا بەسەر جادەکان و بەسەر سنگی خەڵکە یەڵا سیارە نییە کەس سیارە دەرنەکە سەر ئەوروپا ڕۆژێکیان هەیە ڕۆژی بەکارهێنانی سیارە کەس سیارە دەرناکە بۆی کە ڕۆژی دوایی سیارەیان بەکاربێنە قەدری سیارە بزان سیارە بۆچی بەکارێت لە یابان ساتە وەختێکیان هەیە بۆ یادی کارەبا ئەزان چی یەکەن لەو ڕۆژەیە چی ئەزانێت چی ئەکەن ها کارەبا خامۆشەکەن کارەبا نامێنێ سەی دەکەن سەی چواردەوری خۆیان هیچ ئیش ناکە کارەبا نامێنێ بۆی کە بزان بەبێ کارەبا توان چۆن بژین عینە لای خۆمان تەبەن ئەویش لای ئەوانیش خۆیان لاگری بە 4 ساعت ناکوژێتەوە 12 ساڵەی 12 مانگەکە لە ساڵەکە یەک شرکە ناکوژێتەوە لەبەرەوەی کوژێنەوە عینە لای خۆمان دوایی کە کارەباکە هەڵەکەنەوە اینجا ئەزانن چەند زەرور بوون بەم کارەبایە چەند ئیشیان بەبێ کارەبا ناڕۆی کەواتە ئێمەش ڕۆژێ دیاریەکەین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یادی 12 ڕەبیع الأوەلە ئەڵێین ئەگەر پێغەمبەری خوا نەبوایە چی ڕۆیەدا با ئێمە حسێب بکەین موسڵمان نین پێغەمبەری خوامان لە ناوانیە بەرنامەی پێغەمبەری خوامان لە ناوانیە چی ڕۆدا نەچی نوێژەکانتان تەرکن نا بەس بیرکەنەوە پێغەمبەری خوا نەبوو کەواتە با ڕۆژێک دانین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە بزانین قەدر و گەورەی پێغەمبەری خوا چییە لە ناومانە ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بوو مەگەر هەر خوا بزانێ لە تۆ گەیە من ئاوی حەیاتێ تروسکەیکی زەمین نووری ژیانێ لە من بۆ من لە خۆم بۆ خۆم بەسۆستر هەموو گیانم لە بۆت نەبوو یەک گیانێ هەموو گیانم بە قوربانت بێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەر وەکو سەحابەکە بیری کردەوەتی ئەی پێغەمبەری خوا زەعیف بووم وتی ئەی پێغەمبەری خوا بیرەکەمەوە تۆ لە قیامەتە لەگەڵ پیاوچاکان و لە بەهەشت و لە شوێنێکی بەرزایت منیش لە قیامەتە تەب لە شوێنەکانی خوارە و پلەنزمەکانی بەهەشتام دەستم پێت ناگا هەموو جارێ وەکو ئێستا لە دنیایە خەفەتە خۆم کە لێت دوور بم لە قیامەتە خەفەتە خۆم ئێستا ناکە ناتبینم ئێستا ناکە لێم نزیکی خەفەتە خۆم کە لە قیامەتە لێت دوورم سەی سەحابەت چەند دووربین بوون هەتا خوای گەورە ئاەت دابەزێنێ ومن يطع الله ورسوله فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا أوي بجواي خوي بيا غنبري خوا بكا لقيامتها لقل أنبياء وبرسانية